9 ساڵە و نزیکەی 6 ساڵە دوکانێکی سەرتاشخانەی لە ناحیەی خورماڵەیە. ئەم پیاوە لە چەندین ڕووەوە جیاوازە. لە دوکانەکەیدا چەندین مەکینەی دەستی سەرتاشین هێڵگرتووە. وەستا زاهیر دەڵێت سەرتاشخانەکەی تەنها بۆ پیاوانی بەتەمەنە و گەنجان و مناڵان بۆیان نییە. بێنە ئەم سەرتاشخانەیە ئەوە خزمەتیان کردو، خزمەتیانەکەم تا ئەمرم هەڵم گرتوون. گەنجەکە ئەوەی ئەڵێن ئەو مۆدیلکۆنە و نازانێ سەرمان سپی ئەوێت و ئەمە ئەڵێن گەنجەکان ئەمەیان وتو هاتوو قسەیان بۆ گەڕامەوە تۆ سەری تاشیواتەوە بۆی گەڕامەوە سەری گەنج ناتاشم جوان هیوا هەیە ئەڵێ حەچی ئەڵێ ئەدەبێ و حەچی نوعیجە تاشی بیتاشە ئەڵێم وەڵڵا بیللا بڕیارم داکرێت نەمناو لەگەڵ سەر ناتاشم. هاوڕێکانی لە ئیشوکاری وەستا زاهیر رازین. زۆربەی کاتەکانیش دوکانەکەی پڕ دەبێت لە پیاوانی بەتەمەن و باسی دنیا و یادگاریەکانی ڕابردوو دەکەن. بەنسبەتی کاک زاهیرە ممکنی لە پەنجاکان و دەلاکە زیاتریش هەموو کەسێ لێ ڕازیەوە ئەوەی کەوە حەلای سەری چاکرد بێ لێرە سەر چاکەکە. وەستا زاهیر لە ڕووی جەستەیی و نەخۆشیەوە تەندروستێکی باشیەیە. وەک خۆی دەڵێ کەمترین جار ڕۆشتووەتە لای دکتۆر و لە ساڵی 1950ەوە ڕۆژانە 2 کاتژمێر بەپێ دەڕوات. ئەم پیاوە نزیکەی 20 کیلۆمەتر بەم شێوەیە ڕێدەکات. خۆی دەڵێ 3 ژنی هێناوە و بە زۆریش حەزی بە گوێگرتنە لە گۆرانی هەورامی. هیوایەتی من ئەوەیە هەموو ڕۆژێک 2 سەعات با سەعات 2 سەعات من ئەو گەڕانە مەکەم. وەڵڵا 3 ژن مێناوە 3 ژن وەڵایی یەکێکیان بەسەر یەکێکیان هێناومە. ئەو یەکێکیان وەفاتی کرد ئەویش کارەسات وا بوو تەلاقمدا ئەمەش وێناوە. جا من بازێجار ئەڵێم یەکێکیان وەفات یەکێکیان جیابوونەوە یەکێکیان حەی. وەستا زاهیر لە ڕووی بەجێهێنانی نوێژە فەرزەکانیشەوە دەڵێ زیاتر لە 35 ساڵە ئەو چاوەڕوانی فەجر دەکات. بە شێوەیەک هەندێک کات ڕاکردن و بە پێڕۆشنەکانی لە دوای نوێژی بەیانی ئەنجام دەدات. ڕۆژی وایە هەفتەیە بەسەر یەک بۆ ئەچم بۆ زەردەهاڵ ئەچم بۆ گوڵب هەفتەیە لەسەر یەک ئەچمەوە باخەکۆن هەفتەیەکیش بە ئەم بدانە بۆ ئەم ئێڵان پێ و بانیشاوی هەڵان پێ و هانێ قوڵ و ئالێەوە ئەڕۆمەوە ئەچمەوە سەر خیتاوی جادەی تەوڵۆبیاڕ ئێمە بە دوکان. ئیلتیزاماتی دینیم ئەوەیە هیوایەتمەوەن لە ئاین و دینە 36 ساڵە من ئینتیزاری فەجرەکەم فەجر ئینتیزاری منی نەکردووە. لە جۆری خواردنیشەوە هیچ پارێز ناکات و گۆشتی سوور و دووگ و چەوریش خواردنی سەرەکی ئەون. دەژڵێت ڕێڕۆشتنەکەی هیچ کات ماندووی ناکات و هەندێک جاریش بۆ وەرگرتنی پشوویەک بە گۆرانیەکی عوسمانە ورامی ڕۆشتنەکەی بەردەوامی پێدەدات. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خورماڵ.